بەیانیتان باش ڕۆژتان باش بینەران و بیسەرانی ڕۆژباشی کوردستان 24 ڕۆژێکی دیکەیە و لەگەڵ بڵگە و بابەتەکانی ڕۆژباشی کوردستان 24 هەوڵی ئەوە دەین کە ڕۆژێکی پڕبزەتان بۆ دروست بکەین لا بابەتە هونەریەکان و بابەتە وەرزشیەکان و هەروەها ئەو بابەتانی کە کۆمەڵایەتین و ڕۆژانە ئێمە بەرکەوتنمان لەگەڵ بابەتە کۆمەڵایەتیان ئەبێت و دەبێتە هۆی ئەوەی کە یا ئەوەیە ڕۆژەکەمان گرژەکات و ناخۆشی دەکات ئەوە بە ناخۆشی تێئەپڕە یا ئەوەی ڕۆژێکی خۆشمان بۆ دروست دەکات ئێمە بۆی کە بتوانین کۆنتترۆڵی هەندێک ڕفتارمان بکەین بۆی کە ڕۆژەکەمان زۆر بە جوانی بڕوا بەڕێوە و ئەو چەند ساعتەی دیکە شتێک نەیات ئەوە بۆیە ئێمە هەڵیەوە دین هەندێک جاریش لە پرۆگرامی ڕۆژباش سەرنج بخەینە سەر ئەو بابەتانە بۆ نمونە ئەمڕۆ تەوەری بەرنامەکەمان سەبارەت بە تووڕەبوون هۆکارەکانی دەرەنجامەکانی چییە؟ زۆربەی زۆرێک لە مرۆڤەکان هەن کە ئەو ڕفتاری تووڕەبوونیان تێدا بەدی دەکرێت بابزانین بۆچی تووڕە ئەبین هۆکارەکەی چییە و دەرەنجام چی لێکرێتەوە چۆنیش بتوانین کۆنتترۆلی بکەین و ئەمە بابەتی سەرەکی بەرنامەکەمان دەبێت کە لەلایەن کەسێکی پسپۆر و شارەزاش زانیاری لێوەردەگرین و لەگەڵی ڕاوێژ دەکەین و قسەی لەگەڵدا دەکەین بۆی کە بابەتەکە ڕوونتر ببێتەوە و سەرەتاش بە کورتەیەک لە هەواڵە سیاسیەکان دەست پێ دەکەم و دواتر دەچێت ناو بڕگەکانی دیکە چکە کۆمەڵێ جگەل لە تەوەرەکەمان بڕگە و بابەتی دیکەشمان بۆ ئامادەکردون لەگەڵمان بیت دەچنە کورتەوە. ڕۆژی پێنجشەممەی داهاتوو دابشکردنی موچەی فەرمانبەران دەست پێ دەکات سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان بە کوردستان 24 ڕاگەاند. ڕۆژی پێنجشەممەی هەفتەی داهاتوو دابشکردنی موچەی فەرمانبەران دەست پێ دەکات سەرچاوەکە ئاماژەی بەوەش کردووە دابشکردنی موچە بە لێبڕینی لە 121 دەبێت سەبارەت بە موچەی پلە باڵاکان و تایبەتیش بە هەمان میکانیزمی پێشوو دەبێت. هاوکات گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کوردستان 24 ڕاگەیاندووە کە ڕۆژی چوارشەممە ئەنجومەنی وەزیران لەسەر پرسی موچە کۆ دەبێتەوە. وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق لەبارەی داخستنی کەمپی ئاوارەکان سەردانی هەرێمی کوردستان دەکات. ئیڤان فایق وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق بە کوردستان 24 ڕاگەاند. لە چەند ڕۆژی داهاتوو سەردانی هەرێمی کوردستان دەکات و لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان پرسی داخستنی کەمپی ئاوارەکان یەکلایی دەکاتەوە. ڕاشی گەیاند لە 6 مانگی ڕابردوودا 47 کەمپی ئاوارەکان داخراون. پلانیشیان هەیە هەموو کەمپەکان دابخەن و تەواوی ئاوارەکان بگەڕێنەرەوە ناوچەکانیان. و یەکەم حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی نوێی کۆرۆنا لە ناسریە تۆمار کرا. ئیبراهیم سمێدعی شرۆڤەکاری سیاسی ناسراوی عێراقی لە تویتێکدا لە هەژماری خۆی لە تویتەر توشبوونی خۆی بە ڤایرۆسی نوێی کۆرۆنا ڕایگەاندووە و دەشڵێت لە ئەنجامی پشکنینی وردی پزیشکیدا دەرکەوتووە کە هەڵگری ڤایرۆسی نوێی کۆرۆنایە. ئاماژەی بۆش داوا کێشەی ئەو پەتایە ئەوەیە کە لە عێراق ئەو ڤایرۆسە لە هەموو جۆرە پشکینەکانی PRCدا دەرناکەوێت و وەزارەتی تەندروستی عێراقیش ڕەتی دەکاتەوە هیچ حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی نوێی کۆرۆنا تۆمار کرابێت. ئەردۆغان و بەرپرسانی وەزارەتی بەرگری تورکیا دەستبەرداری بەکارهێنانی واتساپ دەبن. سەرۆکایەتی کۆماری تورکیا لە ڕاگەیەندراوێکدا ڕایگەاند بەهۆی تایبەتمەندی ئەپدەیتی نوێی کۆمپانیای واتساپ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا و بەرپرسانی وەزارەتی بەرگری تورکیا بڕیاریاندا لە مەوجۆ ئاپلیکیشنی واتساپ بەکار نەهێنن. کۆمپانیای واتساپ مەرجی نوێ بۆ بەکارهێنەرانی دادەنێت و زانیاریەکان لەگەڵ فەیسبوک بەشداری پێدەکات بە پێچەوانەوە هەژماری بەکارهێنەر دادەخرێت. و بڕیارە ئەمڕۆ کۆنگرێسی ئەمریکا لەبارەی لە کارلادانی ترامپ کۆ ببێتەوە. بڕیارە ئەمڕۆ کۆنگرێسی ئەمریکا بۆ چالاکردنی مادەی چواری یاخود مادەی چواری 25مین هەمواری دەستوری کۆ ببێتەوە و ئەگەر هەموارکردنەوەی ئەو مادەیە دەنگی پێویست بەدەست بێنێت دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە سەرۆکایەتی ناشایستە و بێتوانە هەژمار دەکرێت و لە پۆستەکەی دوور دەخرێتەوە. دەستگای هەواڵگری ئەمریکاش هۆشداری دەدات و دەڵێت لە ئەگەری لە کارلادانی ترامپ لایەنگرانی و خۆپیشاندەرانی لەواچێت خۆپیشاندانێکی فراوان ئەنجام بدەن. کۆتاییمان بە بەرگەی کورتەی هەوڵەکان هێنا دەچێنە ناو بەرگەکانی دیکەوە.
سەرەتای بەرنامەکە باسم لەوە کرد کە هەندێک ڕەفتار هەیە لە ئێمە ئەنجامی دەدەین ئێمەش دەمانەوێت بۆی کە وردە بدە بچینەوە بابەتەکەمانەوە ئەم یاخود ئەم باسە بکەین کە پەیوەندیدارە بە جۆرێک لە جۆرەکان بە بابەتەکەمانەوە بۆی کەمە باسی ریلاکس بوون و ریلایشن بکەین بزانین چۆن کەسێکی لەسەر خۆ بین یۆگا ڕێگایەکی عرفانی فەلسەفی و ڕۆحیە و مرۆڤ لە خودی خۆی ئاگادار دەکاتەوە و ڕێگەیەکە بۆ خۆشبەختی زانایان و فەیلسوفان پێی دەڵێن خۆناسین چەند ساڵێکە لە هەرێمی کوردستانیش گرنگێکی تەواو بۆ ڕاهێنانە دەرێت و چەندین بنکە و ناوەندی تایبەت بە یۆگاش هەن تەنانەت ئێمەش لە بەرنامەی ڕۆژباش و لە پرۆگرامان باسمان لێوە کردووە بۆیە لە گرنگەکەی بەردەوام زیاد دەبێت و ڕاهێنەرانی ئەو وەرزشەش داوا لە هاوڵاتیان دەکەن یۆگا بکەنە بەشێک لە ژیانیان و فەرامۆشی نەکەن. بەپێی ئەو تەجروبەی کە لەگەڵ یۆگا هەمەوە هەروەها بەپێی ئەم تەجروبەی کە هاوڕێیانی ئازیز لەگەڵ یۆگا هەیەە پێشنیار دەکەم کە هەر کەس لە هەر شوێنێکە هیچ نەکات تا دەست بە یۆگانەکە یۆگاکە زۆر شتی بۆ دەکات یەکێک لەوانە مەسەلەن بۆ نمونە کەسەکە چی دەکات دێ بە بیرکردنەوەکانی خۆی دادەستێتەوە دێ بە ساڵی ڕابردووی خۆی دادەستێتەوە و کاتێ پێی دادەستێتەوە تێدەگا کە مەسەلەن بۆ نمونەگەر ئەو کێشە و گیر و گرفتانەی بووی هاتوونەتە پێشەوە بەهۆی چیەوە بووی هاتوونەتە پێشەوە مەسەلەن بۆ نمونە ڕیشەی لە کامێک لە بیرکردنەوەکانیدا بۆ ڕیشەی لە کامێک لە ڕوانگەکانیدا بۆ ئەوەی من ئیسفادەم لێ کردووە ئێستا ئازانم ژیان مانای چییە بەڕاستی من ئێستا خەفەت بۆ واخۆم کە زیاتر لە 45 ساڵی تەمەنم بە فیڕۆیا بێ ئەوەی کە بزانم مانای ژیان چییە هەر بە دوای هیلاچی و کار و کەسابەت و ماندووبوون و خۆعەزیێتدان و خەم و خەفەت و ئەوانە کە ئەمە هیچی هەمووشی وەهمێک و هیچی پێویست ناکات لە ژیانە ئاوە ئەوەی بۆ بکەیت. کەسێک کە خۆی دەگۆڕێ لەسەر ئەساسی بنەما سروشتەکان بنەما گردوونیەکان لەسەر ئەساسی بنەما دروستەکان خۆی دەگۆڕێ لە ڕاستیدا هەموو دنیا بۆ ئەو دەگۆڕێ. بەڵێ دێنە سەر تەوەری بەرنمەکەمان کە وتمان بزانین هۆکاری تووڕەبوون چییە دەرەنجامەکانی تووڕەبوون چییە ڕەفتارێکە زۆر جار ئێمەی کورد گلەی لە خۆمانەکەین دەڵێ ئێمەی کورد بەگشتی هەر هەمومان تووڕین جا بزانین بۆچی ئایا وایە هەموو کورد بەگشتی تووڕەیە یاخود نا ئەمە تێڕوانی کە خۆمان بۆ خۆمانمان هەیە یان هەندێک خەڵک هەیە شێوازی کۆنتترۆلکردنی تووڕەبوونەکەی خۆی ئەزانێت چۆن تووڕەبوونەکەی خۆی کۆنتترۆلکات بۆیەوە هەست ناکرێت کە بۆ نمونە فلان خەڵکی فلان شوێن زۆر تووڕەنین دیارە ئەزانن چۆن کۆنتترۆلی بکەن با ئێمەش سەبارەت بۆ بابەتە زیاتر قسە بکەین لەگەڵ نووسەر و ڕاهێنەر کوردستان ڕەسوڵ بزانین هۆکارەکان و دەرەنجامەکانی تووڕەبوون چیە بەخێر هاتی کوردستان خان سپاس بۆ میوانداریتان سپاس بۆ تۆی بەڕێز و خۆشەویست بژیت زۆر سپاس دەکەم جارە با پێناسەیەکی تووڕەبوون بکەین بزانین تووڕەبوون چییە جا دواتر پرسیارەکانی تریش طبعا تووڕەبوون ئەوانەی کە زانکان پێناسیان لەبارەوە کردووە تووڕەبوون ئەو حاڵەت و ئەو بارە لە ناکاو کتوپڕ و بێزارکەرەیە کە بەسەر مرۆڤدا دێ و لە حاڵەتی ئاسایی دەبێتە حاڵەتێکی دیکە زۆربیان بەم جۆرە پێناسیان کردەوە هەندێک لە زانای دیکە دەڵێن بریتە لە دەردانی ئەو هۆرمۆنەی کە لە کاتی هەڵچووندا دێتە دەرەوە و ئەوە کۆنتترۆلی مرۆڤەکە دەکە یعنی هۆرمۆنەکە
هەر یەکیان پێناسەیەکی جیان بۆ کردووە بەڵام بەگشتی بریتە لەوەی کە مرۆڤەکە لە بارێکەوە دەچێتە بارێکی دیکە لەبارێکەوە دەچێتە بارێکی دیکە بە جیاوازی لە نێوان ڕق و تووڕەبوون بزانین لە ڕقت لە شتێک هەڵەستێت تووڕەبی یان ئەمە ڕفتارێکە یان ئەمە هەستێکە زۆر جاری وا هەیە مەسەرەن کەسەکە کە دەڵێ من بێزارم کە دەڵێ بێزارم وردە وردە بێزاریەکی زۆر دێ ئەم بێزاربوونا وردە وردە ڕەنگە بەرەو حاڵەتێک بڕوا کە تووڕێکە و زۆر جاری شوای لە حاڵەتی خۆیدا دەمێنێتەوە بەڵام بەشی زۆری تووڕەبوون پێی ناوترێ ڕق بەڵکو بریتە لە حاڵەتێکی هەڵچوون ڕق جیاوازی زۆر زۆرە لەگەڵ تووڕەبوون بۆ نمونەگەر ڕقت لە شتێک هەڵسا مەرج نییە تۆ لە دوای ڕقەڵسانی تووڕەبی لەو بابەتە مەرز نییە چونکە ڕقەکە مەرز نییە تووڕەت کاتە ئەو حاڵەتە بەڵام ڕەنگە ڕقێکرد لە بەرامبەر لەو لە بەرامبەر ئەو کەسە لە دڵدا بێت و خست بێ حاڵەتێکی مەسەرەن بێزارکەرەوە یان حاڵەتێکی زۆر زۆر ناڕەحەتەوە بەڵام ڕقێک و خەمێکت لەو بابەتە هەبێت بەڵام تووڕەبوون نەخێت تووڕەبوون لە دەزانی کۆنتترۆلی ئینسانە یواتە ڕق کۆنتترۆل ئەکرێت یا ناکرێت ئەی تووڕەبوون کۆنتترۆل ئەکرێت یا ناکرێت ویستم ئاماژە بۆ بدەم کە تووڕەبوون ڕق هەموو ئەو بابەتانە شتێکن ویراسی نین شتێکە لە ڕێگەی پەروەردەوە بۆمان دروست دەکرێت واتە هەتا مانای ئەو شتانەی کەوا ئێمە پێی ڕق هەڵدەگرین و پێی تووڕە دەبین و پێی بێزار دەبین ماناکەشیان بۆمان دروست کراوە و هەتا لە کۆمەلگەیەک شو بۆ کۆمەلگەیەک تر جیاوازە بەڵام شتی گشتی هەیە لە ئاستی دنیا مرۆڤەکان پێی عادز دەبن پێی تووڕە دەبن پێی ناڕەحەت دەبن و پەرچەکردداری هەر یەک لەو کەسانە لەسەر ئاستی دنیا بۆ ئەم بابەتانە جیاوازە ئەگەر مەسەرەن شتێکی گشتیە بێ لە جیهاندا کە هەموو مرۆڤەکان پێی ناڕەحەت بن بەڵام بەرزنە پەرچەکردداری هەموو مرۆڤەکان بۆ ئەو بابەتە وەکو یەک بێ بەڵام ئەو شتانەی کە کۆمەڵگەی کوردی پێی تووڕە دەبێ مانای ئەو شتانەش و خودی تووڕەبوونی ئەو شتانەش لە ڕێگەی پەروەردەوە بۆمان دروست کراوە باشە کەواتە ئەگەر وا بێت ئێمە تووڕەبوون شتێکە وردە وردە بۆمان دروستە بێت بۆ نمونە وەکو بارانێک ئەکرێ بارانەکەونە بەری لێ نەگیرێت ببێت بە لافاو سەدێک نەبێ بەردەمی بگرێت ئێمە بۆ تووڕەبوونەکانمان چی بکەین کە ئەو ڕفتارە یەواشەش نەبێ بە لافاو ببێت هۆی تووڕەبوون طبعا کە ئینسان تووڕە دەبێ تووڕەبوونی دوای خۆی بە دوای خۆیدا دەهێنێن تووڕەبوونی دووەم دێنێ تووڕەبوونی سێم دێنێ لەگەڵ تووڕەبوونەکان هۆرمۆنێک دەردەدرا کە باسم کرد ئەو هۆرمۆنە ناوەستەی هۆرمۆنی تر بە دوای خۆیدا دەردەدا و دەبێتە هۆی ئەوەی کەوا دەماری سۆزی ئینسانەکە گەرم بێ وەکە گەرم بوو بە ئاسانی دەستی بەسەدا ناگیرێت کۆنتترۆل ناکرێت چی بکەین بۆ ئەوەی کەوا جاری وایە کەسێک بیر دەکاتەوە لە شتێک لە بیرکردنەوە لە شتێکەوە دەچێت بۆ بیرکردنەوەیەکی تر لەوە دەچێتەوە بۆ بیرکردنەوەیەکی تر هەر هەموو بیرکردنەوەکانی سلبینە کەسەکە لە فکری یەکەمەوە دەڕوا بۆ دووەم لە دووە دەڕواتەوە بۆ یەکەم بەم جۆرە دەگاتە حاڵەتی بێزاربوون دەگاتە حاڵەتی تووڕەبوون و لەپڕ هەست بە تووڕەبوونێکی زۆر دەکات سەبەبەکە هەموو ئەوانەیە کەوا ئینسانەکە نەیتوانێت زانیوە کە زنجیرەی تووڕەبوون هەیە زنجیرەی بێزاربوون هەیە زۆر بە ئاسانی لە جاری یەکەم تووڕە دەبێت بە ئاسانترین شت خۆی تووڕە دەکات ینی ئەرستۆ قسەیەکی زۆر زۆر جوانی هەیە دەڵێ ئەگەر تووڕەبوون لە ئاستی دنیا جێگای ببێتەوە کە مرۆڤ ڕێگەی پێ بدرێت تووڕە ببێ یعنی ئەگەر کلێنێکی بۆ بکەینەوە لە تووڕەبووندا ئەوەندە تووڕەبوون ئاسەواری سلبی هەیە دەڵێ لای هەموو کەسی ئاسانە تووڕەبوون بەڵام ئەگەر جێگای بۆ بکەینەوە کە مرۆڤی تەندروست بیەوێت سوود لە تووڕەبوون وەربگرێ ئەوەیە دەبێ بزانێ لە کەسی گونجاو زانێ ئەو کەسە مستحقی ئەوەی لی تووڕەبی و لە کاتی گونجاو نەک دوای دوسێ مانگ لی تووڕەبی لەو کاتێک کەوا مستحق غەڵەتەکەی پێ بگوترێ یعنی ئەو کاتێک کە مرۆڤەکە تووشی ئازار بووە غەم دەخوا تووشی ناڕەحەتی بووە حەزی لە سارە سەرە یعنی لە کەسی گونجاو ولا بۆ ئامانجێکی گونجاومە بەس لەوەی چارەسەری کێشەکە بکەی و بۆ ئوسلوبێکی گونجاو لێی تووڕەبی دەڵەوە ئاسان نییە یعنی کەواتە ئوسلوبی گونجاو مەبەستی چێ زۆر جاری وایە کەسەکە غەڵەتێکی زۆر گەورەی نەکردووە ڕەنگە ئێمە بچینە حاڵەتێکی زۆر زۆر تووڕەبوونەوە و ڕەنگە غەڵەتێکی زۆر زۆر گەورەی کردووە بە شێوازێکی زۆر سادە لی تووڕەبین یعنی جوڕعی خۆی پێ بدەین حەقی خۆی پێ بدەین بە تووڕەبوونەکە دەڵێ ئەوە ئاسان نییە جا دەڵێ ئەگەر جێگای بۆ بکەینەوە لە ئاستی دنیا بمانەوێ عادز ببین و تووڕە بین لە کەسێک دێ بەو ئەتەکێتە بێ بیرکەرەوە ئەگەر کەسێک بۆ ئەتەکێتە تووڕە بێ چەند واعیە لەبارەی ئەو تووڕەبوونەوە کەواتە زەرێکی زۆر نادا فاڵێکی زۆر نادا لە تووڕەبوونەکەدا چونکە وابیری کردوەوە ئەو شتە مستحقی ئەوەندەی لی تووڕە بم بۆ ئەو ئامانجە لی تووڕە دەبم دەبێت ئوسلوبم ئاوا بێ لەو کاتەدا بێ کاتە ئەو مرۆڤی کە تووڕە دەبێت زۆر واعیە کاتە بەواعیانە بە ئاگایانە تووڕە دەبێت کاتە زەرێکی زۆر لە دەوروبەر نادا بەڵکو قازان زەدا بەڵێ بەڵام کوردستان خان هەندێک جار تووڕەبوونەکان لە بەرەوەی کە من کەسی بەرامبەر من پێ قوبوڵ نییە جیاوازەکانی کەسی بەرامبەر من پێ قوبوڵ نییە یان چۆنەڵە ڕەئی مخالفم بەدڵ نییە ئەبێ هەموو شتێک بە ویست و خواستی من بێت بۆیە ئەو تووڕەبوونم بۆ دروستە بێ من چۆن بتوانم کۆنتترۆلی ئەوە بکەم کە خەڵکی بەرامبەری من وەکو من نین ئەبێ قوبوڵی جیاوازەکان بکەم طبعا یەک لەو شتانەی کە مرۆڤ زۆر تووڕە دەکات ڕەخنەگرتنە ڕەخنەگرتنی نە ئەکادمی
ئێمە پێویستە رەخنە بگرین بەڵام رەخنەگرتنی ئەکادیمیانە کە من بە تۆ دەڵێم ئەم شتە نابێت ئەم شتە غەڵەتە ئەتۆ توی دەسی حاڵەتی تووڕەبوونەوە دەسی حاڵەتی بەرگریکردن لە خۆتەوە بەس کە من ئەگەر بە جۆرێکی تر پێ بڵێم وا باشە ئەمەی بۆ زیادکەی جوانتر لێت دێ ئەمەی بۆ باشکەی بەقوتر دەبێ پلانەکە سەرکەوتوتر دەبێ ئەو پێدەگوتر رەخنەگرتنێکی ئەکادیمیانە لەبەر ئەوە زۆر مهم بە وریابین لە ئەدای دەربڕینمان لە ئەدای قسەکردنمان لە حتا ئەو ڕەخنانی کە هەمانە مەسەن ئەو داواکاریانی کە هەمانە بە تەکنیکی رەخنە نەبێ بەڕێوەبەرێک کە بە فەرمانبەرەکانی دەڵێت بە تووڕەیی قسەدەکانی شانەوەی مەجموعە شتێکی لە بێشکی خۆی هەڵگرتووە بۆیە تووشی حاڵەتی تەقینەوە دەبێت بەزەگەر لەگەڵ حاڵەتی یەکەمدا بە جوانی تەعاملکە و ڕەخنەکانی بۆ ئەکادیمیە بڵێ تووشی تەقینەوە نابێت لە بەرامبەردا بەڵام زۆر جار فەرمانبەرێک زۆر نەرمونیانە عفو بەڕێوەبەرێک زۆر نەرمونیانە فەرمانبەرەکەی تووڕەیە بەڕێوەبەرەکە بە کارجوانی و بە نەرمونیانەکەی فەرمانبەرەکەش فێری نەرمونیانی دەکات لەبەرەوە شێوازی رەخنەگرتن زۆر مهمە ئەکادیمیانە رەخنە بگرین ئەکادیمیانە هەتا زاناکان دەڵێن ئەو کەسی کە رەخنە دەگرێت دەبێت بزانێ ئەو رەخنەیەی کە دەیگرێت کەسی بەرامبەر پێی دەکرێت یان نا ئەو شتەی پێ دەڵێت کە کەسی بەرامبەر پێی دەکرێت نەک تەنها تەرکیز بکاتە سەر ئینزار و خۆتوڕەکردن بەڵکو تەرکیز دەکاتە سەرەوەی خودی شخصی بەرامبەر ئەو داواکاری کە من لێم هەیە ئەو رەخنەی کە من لێم هەیە پێی جێبەجێ دەکرێت پێی چاک دەکرێت زۆر باشە زۆر جاریش حەق بە کەسێکە و تۆمەتبارەکرێ بە کردەوەیەک بە ڕەفتارێک بەڵام بە شێوازێک دیفاع لە خۆیەکات ئەوەندە تووڕەیتیا دەرەکەوێت ئەگەر حەقیش بە جانبی ئەو بێ یا لە هی ئەو بێت حەقەکە ئەو حەقەکەی ئەفەوتێت تا چەندێک ئێمە بتانی کۆنتترۆلی ئەوە بکەیت دەبم پرسیارەکە زۆر جوانە بەشی زۆری خەڵکی حیمایەکی زۆر گەوری داناوە لە دەوری خۆیدا حیمایەکی زۆر گەورە پارێزگاریکی زۆر گەورە لە خودی خۆی بەڵام دوجار ئەمە زۆر بیربۆچوونێکی هەڵەیە سەیتەڕەنەکردن لەسەر خودی خۆمان لە سەدی تووڕەبوونەکان بەهۆی ئەوەی کە مرۆڤەکە سەیتەڕە ناکە لەسەر دەرونی خۆی لێکۆڵینەوەی کراوە لەسەر ئەو کەسانی کە لە بواری مۆسیقا و وەرزشدا بوونەتە پاڵەوان لە ئاستی مێژوودا ئەو کەسانە بووە کە دەرونی خۆیان ڕاهێناوە کۆنتترۆلی سۆز و هەستەکانی خۆیان کردووە کە کەسێک ئەوەندە دیفاع لە خۆی دەکات ئەوەندە پارێزگاری لە شخصیتی خۆی دەکات سەبەبەکە ئەوەیە نەقسی لە نرخاندنی خودی خۆی هەیە هەست دەکات بە رەخنەگرتن بچووک دەبێتەوە هەندێک احتیمالات هەیە کە کەسێک رەخنەی لێ دەگیرێ لەبەر ئەوە بێ بترسێ لە موچە بڕینەکەی ڕەنگە بڵێ موچەکەم دەبڕێ هەندێک احتیمالی بەسیط بۆ بابەتێ دەنا بەشی گشتی بە شەیەکی گشتی واز دەکات بچووک دەبێتەوە کەم دەبێتەوە ئەگەر غەڵەتەکانی دەرکەوت بەڵام ئەوە بیربۆچوونێکی زۆر هەڵەیە دنیا میثالی نییە ناکرێت ئێمە سەیری ژیان و شتەکانی دەوروبەرمانکەین بە شێوازێک کە هەموو شتێک پێرفێکت بێ هەموو شتەکان لە دەوروبەرمان پێرفێکت بێ عفوویستمەوە باسکەم کە گەورترین کێشەی ئێمە ئەوەیە مرونەتمان نیە لەو بابەتەدا یعنی مرونەت هەبوون لەوەی کەمە بزانین ئەو شتانەی کە لە دەوروبەرماندا هەیە هیچ شتێ پێرفێکت نییە هەتا ئەمن پێرفێکت بم و ئەمن قابلی هەڵم وە لە هەڵەکانەوە فێردەم ئەو بیربۆچوونە لە خۆماندا دروستکەین زۆر بە ئاسانی تەقبولی رەخنە و شتەکان دەکەین ئەگەر بنە ئەکادیمیش دەری بڕا بەڵام خودی رەخنەکە ڕاستە مادام ڕاستە هەرچەند بەرامبەر بە شێوازێکی ڕقدەری بڕی بەڵام من سوودی لێ وەربگرم زۆر تەواوە هەندێک کەس هەیە تووڕەبوونەکە چۆن وتت بە قۆناغ تووڕەبوون دروستە بێت قۆناغی یەکەم و دووەم و سێهەم تووڕەبوونەکەش بە قۆناغ لەگەڵ خۆی هەر هەڵەگرێت هەر ئەیبات لەسەر بابەتێک کە تووڕە ئەبێت ئەوە نیە تەنها لەسەر بابەتە تووڕە بێت بابەتی تریشی پێوە ئەگلێنێت یعنی تێوەگلانی پێوە دروستەکات ئەمە چەندێک ئەبێتە هۆی ئەوەی کە کەسێکی تونند و تیژی لێ دەربچێت هیچ تووڕەبوونێک سەر هەڵنادا و ناگاتە حاڵەتی تەقینەوە ئەگەر ئەو مرۆڤ مجموعە بیر و باوەڕێکی هەڵەی لەبارەی خودی ئەو جۆری تووڕەبوونەوە نەبێت مجموعە بیر و باوەڕێکی تریە ڕەنگە هەندێک بیر و باوەڕ هەبێ ئەسڵەن ئێمە ئاگامان لێ دەبێ ئەو لە ژیانی خۆیدا بە زۆرێکی تر لە مێشکیدا خەزم بوو بێ بەس کاتێک کە تۆ قسە دەکەی یان کە ئەدایەک دەکەی یەکسەر تووڕە دەبێ ئەو بابەتی تۆ لە بابەتەکەی تر دەچێت کە لە مێشکەوە لە شکڵی ئەو دەچێت یەکسەر وێناکردنی بۆ دەکا گشتاندنی بۆ دەکا و ڕەبتی دەکا و دەتەقێتەوە بەسەر ئەو بابەتە لە کاتێکدا هەر هەمویان بابەتی جیاوازن لە مەوجوع عشتێکی ترەوە هاتوونە و ئەوە دەبێتە حاڵەتی تونند و تیژی ئەگەر مرۆڤ دانەنیشێ لەگەڵ خۆی شەن و کەوی بابەتەکانی نەکە دانیشتن بۆ هەموو ئەو وتانە نەکە کە پێی وتراوە ئەم قسانەی کە بووە و ڕووی داوە حاڵەتەکان بارودۆخەکان بۆی نەکە تووشی ئەم تەقینەوە دەبێت سۆکاری تەقینەوەی هەر کەسێک سببەکە ئەوەی ئەو مرۆڤ دانیشتن لەگەڵ خۆی نەکردووە شەنوکەی بابەتەکانی نەکردووە سەکۆیکی گفتوگوی لەگەڵ خۆیان نییە بەڵێ من هەت پێ دەڵم حتا وەکودو کۆمەلگا ناوشیارتر بێ ژمارە ئەو شتانی کە پێی تۆڕە دەبین و ژمارە ئەو شتانی کە پێی بەرمەزە دەبین بە هەڵە زۆرترە بە تایبەتی بە ئەو کەسانی کە دروست بیر دەکەنەوە و دروست دەیانەوێت بژین تووشی زۆر مشکلە دەبن لەگەڵ ئەم مجتەمەعەدا
چونکە دەبینێ لە دەوروبەریدا هەموو شتێ هەڵەیە بەس ئللا ئەو مرۆڤە بەوە تووشی تووڕەبوون نابێ ئەگەر بزانێ کۆمەلگاکەی ناوشیارە کۆمەلگاکەی ئاستی ئاوایە بۆ پێویستە بەو جۆرە بیری لێ بکاتەوە لەبەرەوە سەبەبی تەقینەوەی بابەتەکان سەبەبی ئەوەی کە مرۆڤەکە تووشی هەڵچوونێکی و ئینفعالێکی لە سنوور بەدەردەبێ نیشانەی ئەوەیە یەک دنیا مەلەفی سلبی لە مێشکی هەیە چارەسەری نەکردووە و هەڵی داوەتەوە ناو مێشکی و بەبێ ئەوەی بیری لێ بکاتەوە چارەسەر تەواو کوردستان خان دەوترێت 14 مانگی سەرەتای تەمەن بناغەی تەمەنی ئەو دواترت بۆ دەرەخات کە تۆ چۆن بە تەمایت بژیت ئەگەر 14 مانگی سەرەتای تەمەن لە کەشێکی ئارامە ژیابیت ئەوە بە ئارامی تێئەپەڕێت ئێمە خەڵکی عێراق و خەڵکی کوردستان بە تایبەتی و خەڵکی عێراقیش بەگشتی وەک لە سەرتا واسم کرد تۆزە تووڕەییمانتیا هەیە ئەو بۆ چیە گەڕێتەوە بۆ ئەوەی کە بەردەوام لە ناو جەنگ و ناکۆکی و ناخۆشی و ئەوانە بووینە و ئەم هۆکارە پەیوەندی بەوە هەیە مەبەستە 14 مانگی تەمەنی منداڵیە بەڵێ لە سەرەتای تەمەنی من 14 مانگی سەرەتا طبعا ئەمانە زۆر پەیوەندی هەیە پەیوەندێکی زۆر زۆرەیە بەڵام من یەک قسەی باش بکەم کە هەموو ئەو شتانی کە بەسەرمان هاتووە ئەگەر هەتا 18 ساڵش لە ناو سزن و لە ناو شتی زۆر ناخۆشدا ژیابین نابێتە ئەوەی کەوا مرۆڤ ئاگای لەوە نەبێت کە دەتوانێت زۆر بە ئاسانی شتەکانی خۆی بگۆڕێ و گۆڕانکاری لە خۆیدا دروست بکات بەس بڕیار بدە یعنی ئەمن ئەو شتە دەزانم کە منداڵی پەروەردەکردن بەڵێ چکەمەپۆران دەڵێن 14 مانگ دواتر تا 36 مانگ تەواوتر بناغێ بەتایبەتی لە سەڵان ئەمن نامێ ئەو پێویستە بیڵم ناچارم بۆی لە سەڵانەوە پێنجی بە هاکاری ئینسانە تا 5 ساڵی دامەزراوە تەواو تەکوین بووە بەڵام تەواو نییە بۆ ئەوەی نەگۆڕێ بەڵکو دەتوانێت خۆی بگۆڕێ یعنی ئەوە مزگەنێکی زۆر زۆر خۆشە کە مرۆڤ دەتوانێت گۆڕانکاری لە خۆیدا بکە بە مەرجێک بیەوێ من زۆر زار باسی ئەوم کردووە ئێمە لە ڕێگەی تووڕەبوونەوە وا هەز دەکەین زۆر شتمان دەستکەوتووە بێ ئاگاین لەوەی کە بە نەرمونیانی زۆر شتمان لەدەستووە بە نەرمونیانی لە دەستمان ئەگەر نەرمونیانیمان نوان دەبا زۆر شتمان دەست دەکەوت یعنی ئەگەر ئێمە لە باتی هەڵوێستێک کە لی تووڕە دەبین ئەگەر نەرمونیانیمان نوان بە زۆر شتی دیکەمان دەست دەکەوت یعنی کە بە تووڕەبوون دەستمان کەوتووە مەسەلا عیلاجی کێشەیە کردو بە تووڕەبوون بێ ئاگا لەوەی ئەگە بە نەرمونیانی کردبای دەستکەوتەکە زیاتر ئەبوو بەڵێ لەبەر ئەو مشکلێکی زۆر گەورەی کە مرۆڤ بێ ئاگا لەو بەشەی نەرمونیانیەکە و نازانێت ئاسەوارێکی داناوە بۆ نمونە پیاوێک لە ژنەکەی تووڕە دەبێت دەڵێ مەصرف زۆر دەکەی بە تووڕەی پێی دەڵێ بەس ئەم ژنە ڕەنگە لە بەرچاوی ئەو مەصرف کەم بکە بەڵام بەنهێنی دەیکا فێڵی لێ دەکا جۆرێکی دیکەشتی لێ دەشارێتەوە خۆشەویستی لە بینیان کەم دەکا پەیوەندیان بچووک دەبێتەوە ئەمە ئاسەواری دیکەنە منداڵەکانی لێهان دەدا حاڵەتی دیکە توش دەبێت یعنی ئەوە گرفتێکی زۆر گەورە ئێمە واز دەکەین چونکە تەماشای ئەو حەدەسە دەکەین لەو دەرەوەی کە دیارە تەماشای حەدەسەکە ناکەین لە دواوەی شتێک بەجێ هەڵێ لەبەرەوە تووڕەبوون بە هەموو ڕێگایك هەڵەیە ئینسان لە کاتی تووڕەبوون بڕیارەکانی ڕاست نییە واتە لە هەموو شوێنێکاوتەوە تەنها پەیوەند نییە بێمە بڵێن وڵا بە شێوەیەکی گشتی کۆمەڵگەی عراقی و کۆمەڵگەی کوردی تووڕەیە بە گشتی لە هەموو شوێنێکە ئەو شتە هەیە تووڕەبوون بە گشتی هەیە بەڵام دەتوانم بڵم لە کۆمەلگایك بۆ کۆمەلگایەکتر فەرقی هەیە دەڵێن کۆمەلگای مسریش زۆر تووڕەن معلوماتێکی زۆرم لەسەری نیە بەڵام بەڕاستی لە کوردستان ژمارە ئەو کەسانی کە تووڕە دەبن زۆر زۆرە و ئەو شتانی کە پێی تووڕە دەبن شایستی ئەوەی نیە کە پێی تووڕە بن چونکە زۆر شت هەیە کە ئەمە دەیبینی زۆر بە ئاسانی لەسەر فولایی تێک تووڕە دەبن لەسەر مثلا ترافیک لایتێک وەستاوە یەک ثانیە تێپەڕێت ئەمانە هیچ من دەڵم هیچ کاتێک هیچ شتێک شایستی ئەوەی نیە خۆتی پێ ئازاردەی من ناڵم لە خەڵک تووڕە مەبە دەڵم خۆت ئازار مەدە کوردستان خان بەست لە نەرمونیانی کردوتە لە نەرمونیانەوەی دەستەکەوێت لە تووڕەیی دەست ناکرد دەی هەندێک جاریش هەر لە نەرمونیانیە کە تۆ ئەبێتە ئەنجامیە کە تا تووڕە ببی چون ئەوە نەرمونیانی چاوەڕوانیەوە ناکەی بەرامبەرەکەت ئەو ڕەفتارت بەرامبەر بکات و لەوە زیاتر پێشبینی دەکرد کە بە پێچەوانە ئەبینیت تووڕابیت یان ئۆڕێدی ئاسایی هەڵوێز وەرگرتن زۆر پێویستە مامە ناڵی نەرمونیانی تا ئەو حەد دەبین کە بەرامبەر هەر شتێکی وت بەسەر چاو هەڵوێز وەرگرتن تووڕەبوون نییە مووقیف وەرگرتن لە بەرامبەر ئەوەی کە من بەو شتێک تۆ ناڕەحەتم مەرز نییە ئەتو مەلامحێکی تووڕە و جۆرە پەرچەکردارێکی تووڕە پیشام بدەیت کەسی بەرامبەر هەست پێ دەکات ئەو جار پێویستە بەڕاستی قسەیەکی زۆر باشتر کرد کە پێویستە ئێمە بزانین چێ هاوڕێمان بێ چێ لەگەڵی بین چێ لەگەڵی بژین یعنی هیچ شتێک ناچارنی بیکەیت حتا گرنگترین شتکەوە پێویستی و زەرورێت و معیشەتی ژیان تا ئەگەر گەیشتە حەدی ئەوەی کە میزازم تێک دەدا ئازارم دەدا مانای ئەوەی نییە ئەمن لەو شوێنە بم و ئەگەر لەو شوێنەش بم مانای ئەوەی نییە کە بە هەموو شتێک بڵم بڵێ هەڵوێستە وەردەگرم لەسەر بابەتەکان لەسەر شتەکان یعنی ئەوە ئەمە زۆر جار کە نەرمونیان دەبین تا حەدی ئەوە نەرمونیان دەبین بە هەموو شتێ دەڵێن بڵێ ئەدی هەڵوێز وەرگرتن ئەدی ئەوەی کە من هەست بکە کەسی بەرامبەر هەستکە من ئەو شتەی تۆم پێخۆش نەبوو ئەو شتەی تۆ ناڕەحەتی کردم من حەز ناکەم ئاوا بکەی جاری وا هەیە من
کەسێکی بەرامبەر بۆ نمونە قسەم بۆ دەکەم منیش هەر بە قسەکانی پێ دەکەنم بەڵام لە ژوورەوە پێی تووڕبمە بەڵام من بۆ پێ دەکەم ئەگەر پێ نەکەن و ڕوویەکی ناخۆش پیشان بدەم لەوانەیە بەرامبەر وا نکات چونکە نازانێت کە من پێم ناخۆشە خۆڕوویەکی ناخۆش مانای تووڕەبوون نیە مانای ئەوەی من ئەو شتەی تۆم پێ ناخۆشە زۆر تەواوە باشە بە لە ڕوویەکی تریشەوە سەیری بکەین هەندێک کەس هەیە ئەڵێ من تووڕەم زۆر خۆی سەرەتا یەکسەر اعتراف بۆ شتەکە من زۆر تووڕەم بەڵام زۆر زوو چاکە بمەوە لە کاتێکدا تا چەندێک ڕاستە ئەڵێن ئەوەی کە زوو چاک ئەبێتەوە مەرج نییە کە ئەوانەی کە دەیڵێت هەمووی ڕاست بێت بە پێچوانەشەوە دەڵێن نە ئەوەی کە لە کاتی تووڕەبووندا دەوترێت تەواو ئەو شتێک کە ویستێتی پێتی بڵۆ چەنەهای چەندێکە لە دڵی ماوەتەوە ئاستی معرفی ئینسانەکە دەردەکەوێت لەو کاتەیە ناتوانم بڵام ئەوەی ویستێتی پێ بڵە بەڵام ئاستی و باگراوندی ئینسانەکە دەردەکەوێت هەموو جۆرەکانی تووڕەبوون دروست کراوە ئەوە ئیحادانە بە خۆمان کە ئەمن وڵی ئەگە تووڕەبووم زوو چاک دەبمەوە و ئەگەر تووڕەبووم درەنگ چاک دەبمەوە ئەوە هەمووی خۆی وا باردەهێنێ وا خۆی بەرمەجە دەکا وا خۆی دروست دەکا ڕەنگە یەک جار تووڕەبوو بێ و زوو چاک بێتەوە ڕەنگە یەک جار تووڕەبوو بێ درەنگ چاک بێتەوە وا خەریکە خۆی لەسەر دروست دەکا بەس ئەگەر بڵێ نەخێر من بەردەوام نەرمونیانم من وا بەرەو نەرمونیانی دەڕۆم من کەسێکم دەتوانم تەحەکوم بە ڕەدڵفعل و پەرچەکردارەکانی خۆم بکەم وا نابێ ئێلای ئێمە تووڕەبوون بۆتە شانازی لە کاتێکدا تووڕەبوون ئەو پڕی ناشرینیە لە مرۆڤدا سیفەتێکی زۆر زۆر ناشرینی مرۆڤە یعنی چەندین کەس هاتنە خزمەت پێغەمبەر وتیان پێغەمبەری خوا چی بکەی وتی تووڕەمە بن یعنی سیرکە بڕۆم بە ژیانی زانە گەورەکان دابچینەوە بزانین ئاستی تووڕەبوونیان چۆن بووە چۆن ژیاون یعنی زۆر زۆر وردە ئینسان لە کەسە گەورەکان دەژی یان لە کەسە احتیاجەکان دەژی و ئەگەر کەسێکی زۆر سادەش بین پێویستە تووڕە نەبین چونکە زۆر شت هەیە کە تووڕەت دەکات جا ئەگەر خودی خۆشت خود ئامادەکرد بێ بۆ ئەوەی کە تووڕە ببی کارەسات دەخڵقی تەواوە زۆر سپاس دەکەین کە لەگەڵ مابووین بێگومان ئێمە هەر جارێکیش کە لەگەڵێکێکا سەرەتا کۆمەڵە قسە دەست پێ ئەەکەین و سەری قساکەن یەکسەر پێڵێن من زۆر حساسم و من زۆر هەستیارم من زۆر تووڕەم تۆ هەر لە ئێستا گڵۆپیەوەی بۆ ئەدەی تێ قسێکی کوردەواریمان هەیە لەمەدا دەست بە دەستنوێژ لەگەڵ تۆ قسە بکەم نەوێرم هەموو شتێکت پێ بڵێم زۆر سپاسی جەناب دەکەم هیوادارم کە بەم ڕێنمانن جەنابەت ببێتە هۆی ئەوەی کە کەمتر تووڕە ببین و کەمتر هەڵی ئەوە بدەین کە خەڵک لە دەوروبەری خۆمان بڕەوێنینەوە خەڵک لەگەڵمانە ئەو هەڵسوکەوت و چۆن هەڵە ڕەفتارمان لەگەڵ نەکات سپاس دەکەین کە ئەم بەیانیە لەگەڵمان بیت سپاس دەکەم بەڵای خۆشەویستان ئێستاش پێکەوە دەچینە ڕەوشی کەش و هەوای کوردستان بزانین بە چ جۆرێکە پێکەوە بینەر دەبین.
ئەم ساڵ شەپۆلێکی سەرما و بەفر و باران و تەرزێکی زۆر ڕووی کردە زۆربەی وڵاتانی جیهان. هەندێک وڵات هەبوون کە تەسەوریەوە ناکرا پێشبینیەوە ناکرا کە بەفر لەو شانانە بمارێت. بۆ نمونە باسی ئیسپانیامان کرد، لە ئیسپانیا و لە مەدرید بەفر و بارانێکی زۆر هەبوو. کوردستانی ئێمەش بێبەش نەبوو لەو سەرمایە، بە تایبەتی لە باکوور کە 5 ڕێکخراوی ناحکومی بە هاوکاری یەکە ئیداری و پارێزگاکانی ئەرزنگان لە باکووری کوردستان بەو هۆیەوە کە سەرمایەکی زۆر بووە یارمەتی ئاژەڵەکانیان داوە کە لە 15 شوباتی ئەو شارە خواردن و خواردنەوە بۆ ئاژەڵ و باڵندەکان دادەنێن کە بەهۆی بەفر و سەرماوە ناتوانن خواردن بەدەست بێنن. پارێزگاری ئەرزنگانیش دەڵێت لەگەڵ ڕێکخراوە ناحکومیەکان خواردن بۆ ئاژەڵ و باڵندە بێلانەکان دابینەکەن، لەسەر شەقام و شوێنە گشتیەکان و پارکەکان بۆیان دادەنێن. وەک لە دیمەنەکانیش دیارە دانیشتوان و هەروەها بەرپرسانی ئەرزنگان لەو ناو ئەو بەفر و سەرمایە کە هەیە خواردن و دانەوێڵە و هەروەها پێداویستی وەکو خۆراکی وەکو ئاو و شیروانە بۆ نمونەوەکو ئەو بێچووە یاخود سەگانە کە ئەو تا وەک دەیبینین خواردنیان بۆ دەبن و خواردیان پێدەدەن. ئەمە بێگومان کارە مرۆڤانەیەکان تەنها لەگەڵ مرۆڤەکانە قەتیس نابێتەوە، ئەو کاتە ئەرزشی مرۆڤایەتی زیاتر و زیاتر دەردەکەوێت کاتێک تۆ ئاگات لە چواردەوروبەری خۆتە جگە لە خودی تۆ کە مرۆڤی ئاژەڵەکانیش بە هەمان شێوە پێویستیان بە خواردن و خواردنەوەیەوە دەبێت کەسێک چاوی لێیان بێت. و وەکو هەمیشە دەوترێت ئێمە لەسەر ئەم زەویە نەک تەنها بۆ خۆمان بۆ ژینگە و بۆ چواردەوروبەریشمان. هەر سەبارەت بە سەرما ئەوەک باسم کرد لە هەندێک شوێن کە پێشبینی نەکراوە سەرمایەکی زۆر ڕووی تێکردووە. بارستا هەوایەکی ساردیش لەگەڵ بەفرێکی زۆر ویلایەتەکانی لۆئینزینا ئەگەر هەڵە نەبم چونکە ناوەکەی یەکەم جارە ئەی خوێنمەوە لە میسیسیپی و باشووری تەکساسی ئەمریکای گرتوتەوە و هەروەها هاتوچەی ئەستەمی بۆ خەڵک هێناوەتە پێشەوە. بە جۆرێک بەڕێوەبەری ڕێکخراوی کەشناسی هۆستۆن ڕایگەاندووە لە باشووری تەکساس کە نزیکەی 6 ئینج و لە لوئیزیانا و میسیسیپیش بە 15 سانتیمتر بەفرباریوە. هەر بۆیەش داوای لە هاوڵاتیانی ئەمریکا کردووە ئەگەر پێویست نەبوو لە ماڵەکانیان دەرنەکەون و گەشت نەکەن. بەڵێ وەک دەبینین کە چەند ڕۆژێکەکە لە شەپۆلێکی توندی و سەرمایەکی زۆر لە ناوچەکانی کوردستانی گرتوتەوە بە تایبەتی و زیاتریش لە باکووری کوردستان و پێشبینیش دەکرێت لەوە زیاتریش لە کۆتایی ئەم هەفتەیە شەپۆلێکی سەرما و بەفر و باران هەر هەرێمی کوردستانیش بگرێتەوە. بێگومان ئەوانەی کە خۆیان بۆ شەڕەتۆپەڵ ئامادە کردەوە بۆ بەفر ئەگەر بە پێشبینیەکان بێت ئەوە ئامادەکاریەکانی خۆتان بکەن بۆ یەکە کەشێکی خۆش وەربگرن. لە بڕگەی پەیامنێرانی بڕگەی پەیامنێران بێگومان کۆمەڵە بابەتی جوانی تایە چکە پەیامنێرانمان لە دەرەوە بابەتمان بۆ ئامادە ئەکەن و پەیامنێرمان هێرۆ مەولودیمان لەگەڵ ئەم بەیانیە شوێنەکەت شوێنێکی ڕۆشنبیری و یاخود شوێنێکی مێژووی دەرەخات کۆمەڵی ڕسمی ڕەشوسپی وێنەی ڕەشوسپی لە پشتەوەیە. هێرۆ پێمان بڵێ ئەم بەیانیە بەرەو کۆ یادگاریەکان ئەمان بێت شوێنێکی یادگاریەکانمان بۆ زیندوەکەیتەوە. بەیانی تۆ سەرجەم بینەرانی کوردستان 24 لە هەر جێگەیە کە ئێستا بینەر و بیسەریشمانن لە ڕێگای ڕادیۆی کوردستان 24ەوە باشتر سۆڤە بە پێویستمان زانی ئەمڕۆ سەردانی مۆزەخانەی پەروەردەی هەولێرکەین. مۆزەخانەی پەروەردەی هەولێر بێگومان پڕ لە وێنەی ڕەشوسپی یادگاری زۆر جوان سەبارەت بە پەروەردەی هەولێر مامۆستانی بواری پەروەردە ئەو کارانی کە لە بواری پەروەردە ئەنجام درراوە ئەو سیستمەی کە بەکار هاتووە ئەو کەرستانی کە لە پەروەردە بەکار هاتووە. ئەم قوتابخانەش لێرە یەکەمین قوتابخانەی فەرمی هەولێر بووکە لە ساڵی 1928 بێگومان دروست کراوە، بەڵام پاشان گۆڕانکاری بەسەرهاتووە لە ساڵی 2014 بە شێوازێکی فەرمی بۆتە مۆزەخانەیەکی تایبەت بۆی کە سەرجەم ئەرشیڤی مامۆستایانی هەولێر لەم شوێنە کۆ بکاتەوە. مامۆستا ئومێد بەرزنجی بەڕێوەبەری ئەم مۆزەخانە
لەگەڵمان دەبێت و پاشانیش پیاسەیەکی ئەم مۆزەخانە دەکەین مامۆستاگەر بەیانیت باش ئەگەر باسێکی ئەم مۆزەخانە بکەیت کە بۆچی دروست کرا بە شێوازێ بوو کە بیرتان لەوە کردوکە ئێرە ئەو ئەرشیوی مامۆستایانی هەولێر سەرجەم لێرە کۆ بکەنەوە. سەرەتا بەیانیتان باش و بەخێر بێن بێگومان شارێکی وەکو هەولێر دێرین پێویستی بە مۆزەخانەیە لەسەر جەمبوارەکان بواری پەروەردەیی کە کورد ڕۆڵێکی گرنگی هەبووە لە بنیاتنانی ئەم بوارە ئێرە قوتابخانەی ئەربیل ویلا بووە کە ساڵی 28 دروست کراوە تا ساڵانی 2002 تقریباً قوتابخانە بووە بەڵام دواتر بیر لەوە دەکرێتەوە کە قوتابخانەکە چۆڵ بکرێت چونکە شوێنەکە دەبێتە ناوچەقی بازار و دواتر بنایەکە کۆن دەبێت اینجا بە بیرۆکەی نووسەر و مامۆستای گەورەی ئیسماعیل بەرزنجی کە دەدرێتە وەزارەتی پەروەردە بە خۆشحاڵیەوە ئەو کاتە کاکسەفی دزەیی وەزیری پەروەردە دەبێت و بە خۆشحاڵیەوە ئەو کاتە پارێزگای هەولێر کە زۆر بەڕێز کاک نەوزاد هادی پارێزگاری پێش و تەبەنی پرۆژەکە دەکات و لە 2012 دەست دەکرێت بە نۆژەنکردنەوە لە 2014 وەک پێویستیەک بۆ شاری هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە دەبێتە مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر. زۆر باشە مامۆستا لەگە پیاسە بکەم بێرەدا منێرە سۆڤان ئەگەر نیشتاندام هاوکارم لەگەڵمە هاوکار بێ شکرە جیاوک وزە یەکەم مامۆستای کچە هەولێری دەرچووی خانەی ماڵ یەکەم کچە مامۆستا بووە با لێرە پیاسە بکەین بێگومان شکوریە جیاو کەسایەتێکی گرینگە لە ژووری ئافرەتان کە ژوورێکی تایبەتمان بۆ تەرخان کردوون بەڵێ وێنەی ئافرەتان و مامۆستایانی دێرین و قوتابیانی دێرین شکوریە جیاوک بۆ پێیەکە گرینگە ساڵی 36 دەچێتە خانەی مامۆستایان و ساڵی 38 دەبێت یەکەم مامۆستای ئافرەت و لە هەولێردا دەمەزرێتەوە. تو ئەگەر بیر بکەیتەوە لەو سەردەما بوونی مامۆستایە قوتابیەکی ئافرەت لە شاری هەولێر کارێکی یەکجار سەخت و کارێکی یەکجار دژوار بووە کەسێک ببێتە مامۆستا لەو سەردەما و زمانی دیکۆمنت قسە دەکات ئێمە لە خۆمانەوە ناتوانین قسە بکەین ئەمانە هەمووی وێنە و بڕوانامە و کارکردنی مامۆستا شکوریە جیاوک و سەرجەم مامۆستا ئافرەتەکان بووینە کە وەک ڕوویەکی شارستانی لەو سەردەمەدا بە هەولێر و بە هەموو دنیایان پیشاندا. ژوورەکان دیکار چەند 13 ژوورە سۆڤانێمە هەوڵەدەین بە کورتی باسی بکەین هەر شوێنێک و هەر ژوورێک تایبەتە بە مامۆستایەک کە ئەرشیڤەکانی کارەکانی وێنەکانی کتێبەکانی سەرجەم لەو ژوورانەدایە. بەڵێ بێگومان هەر ژوورێک تایبەت کراوە یاخود ناو نراوە بە ناوی مامۆستایەک یا قوتابیەکی دێرین بەڵام لە ژوورەوە کاری مامۆستای تر و قوتابی تریش دەبینین واتە هەر تایبەت نییە بەو کەسە چونکە هەولێر مامۆستا و قوتابی زۆر بووە بۆیە دەبینین لە ژووری مامۆستا ئیسماعیل سەرهەنگ کەلوپەلی تریش دەبین و خەڵکانی تریش دەبینین بە هەمان شێوە ژوورەکانی تریش. بابچینە ژوورەکانی دیکە دەرفەت مەگەما بێ سۆڤان بێگومان ئەم مۆزەخانە یەکەمین مۆزەخانەی پەروەردەیەکە لە ئاستی کوردستان و عێراقدا. بەڵێ بێگومان یەکەم لەسەر ئاستی عێراق و کوردستان وە ئێمە سێرجمان کردووە لەسەر ئاستی وڵاتانی دەوروبەریش تقریبان تاکە مۆزەخانەین وڵاتی کوێت مۆزەخانەیەکی هەیە بەم شێوەیە و ڕەنگە وڵاتانی تری دەوروبەریش هەیەیان بێ بەڵام ئێمە مۆزەخانەیەکین تایبەت بەم بوارە تایبەت بەم شێوەیە. بەڵێ فەرموو. زۆر باشە سۆڤان ئەمە مۆزەخانەی پەروەردەی هەولێرە 13 ژووری هەیە ئەم 13 هۆڵە کە نۆژن کراوەتەوە لە دوو تابقی جیاوازدا بێگومان هەر ژوورێکە و بێگومان چیرۆکی خۆی تێدایەوە تایبەتە بە سەرجەم ئەو مامۆستانە لە کوردستان و زۆر جاریش لە خودی هەولێر سەرجەم کەلوپەلەکانیان بۆیە هاوڵاتیان ڕۆژانە کاتژمێر حوتی بەیانی کراوەتەوە لە هەشتی بەیانیەوە تاوەکو دوی پاشنێوەڕۆ تایمێکی تریشمان هەیە لە دووەوە دێن تاوەکو چوار و هەندێک جار ئیزبار دەبین گەرمیوانێک کتێبێت تایبەت لە دوای کاتژمێر چاریشەوە دەرگاکان دەکەینەوە بەردەوام دەبین لەگەڵیان. بەرزجێ بەڕێوبەری ئەم مۆزەخانە لەگەڵ مابوو سۆڤان ئەو کەسانی کە خولیای مێژوون و حەز دەکەن کە بزانە کە ئەرشیڤەکان چۆنە مامۆستاکان چێبوون یەکەمەکان چێبوون دەتوان کە ڕۆژانە کاتژمێر هەشتی بەیانی تا کاتژمێر دوی دوانیوەڕۆ سەردانی ئەم مۆزەخانە بکەن و ئاشنا بن لەگەڵ مامۆستاکان. بەڵێ زۆر سپاس دەکەین هێرۆ ئەم بەیانیە بەیانیەکی جوان و پڕ لە یادگاری بوو کە بۆمانت نەخشان دەستەکانت خۆش بێت بێگومان ئەو مامۆستایانە سەرمایەیەکی نەتەوەیین و نەوە لە دوایینەوە بۆمان دەمێنێتەوە و نەوەکانمان ئاشنا دەبن کە لە چ کاتێکەوە کورد منداڵانی بەوە ڕاهێناوە کە بخوێنن و خانمانیش لەو بوارەت پێشەنگ بوونە. من بە کورتی باسی ئەوەش بکەم کە دەڵێن هەڵەی ئەندازیارێک دەڕوخێت
هەڵەی پزیشکێک دەچێتە ژێرخاک و دەچێتە ژێرگەڵ بەڵام هەڵەی مامۆستایەک زۆر خەتەرناکتر و زۆر ترسناکتر و مەترسیدارترە چونکە بڵاو دەبێتەوە بۆیە مامۆستاکان جێگەی ڕێز و پێزانینن هیوادارین مامۆستاکانمان هەمیشە دروستترین زانیاری و باشترین پەروەردە منداڵەکانمان پەروەردە بکەن بۆ ئەوەی کە نەتەوەیەکی وشیار و ژیرمان هەبێت. زۆر سپاس دەکەم هێرۆ کە ئەم بەیانیە لەگەڵمان بووی و سپاس بۆ بابەتەکەت. ئێستاش بەیەکەوە دەچین بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان پێکەوە دەبینین بزانین ئەمڕۆ چ گۆڕانکاریی بەسەر هاتووە. گۆڕانکاری ئەگەر هەبێت بەم شێوە ئەگەریش نەبێت ئەوە بۆکو خۆی سیستەمەکە دەچێتە پێشەوە منیش بۆتان دەخوێنمەوە کە $100 ئەمریکی بەرامبەر بە 143,250 دیناری عراقی، 100 یۆرۆ بەرامبەر بە 173,250 دیناری عراقی، 100 پاوندی بەریتانیش بەرامبەر بە 193,000 دیناری عراقیە و 100 لیرەی تورکی بەرامبەر بە 19,000 دیناری عراقیە و 100 تومەنی ئێرانیش بەرامبەر بە 5,700 دیناری عراقیە. مسقالێکیش زێری عیار 24 بە 426,000 دیناری عراقیە. مسقالێکیش زێری عیار 21 بە 375,000 دیناری عراقیە و لە کۆتاییشدا مسقالێک زێری عیار 18 بە 320,000 دیناری عراقیە. خانی بە ساڵاتچوانیان کەسانی بە ساڵاتچوان کۆمەڵێک خەڵکن کە زۆر پێویستیان بە چاودێریە و بە بەردەوام ئەبێ چاودێریان بکرێت و عەتف و سۆز و خۆشەویستیان پێ بدرێت. لە پرۆژەیەکدا ژمارەیە گەنج لە رووسیا خانوو ژوورەکانی بەشێک لە خانەنشینان یاخود ئەو کەسانەی کە خانەنشینەکەن بێبێ بەرامبەر نۆژەن دەکەنەوە بە تایبەت ئەو خاننشینانی ماوەیەکە وەک جەنگاوەر بەرگریان لە وڵاتەکەیان کردووە پێشتریش خانووی ئەو توێژە نۆژەن کراوەتەوە بەڵام یەکەم جار بەو ئەندازەیە ئەو کارەیان بۆ دەکرێت و هەموو کەلوپەلی کۆن و ڕووناکی ژوورەکانیشیان بۆ نوێ دەکەنەوە ئەمانش کەسانێکی بە ساڵاتچوون و تەمەنێکی زۆریان هەیە بۆیە بێگومان دڵخۆش دەبن بەو یارمەتی کە لەلایەن ئەم گەنجانەوە دەدرێت. ژمارەیەک گەنجی خۆبەخش لە رووسیا خانوژور و نووسنیە و بە ساڵات و خانە نشینانەی نۆژەن دەکەنەوە کە ماوەیەک بەگیان بەرگریان لە وڵاتەکەیان کردووە و لە ڕیزی سوپاویەکە سەربازیەکان خزمەتیان کردووە. پرۆژەکە زیاتر بۆ و خانە نشینانەیە کە توانای داراییان باش نییە و ئەوانش خۆشحاڵیان بەو هاوکاریە دەردەبڕن. خۆشحاڵین کە کۆمەڵی گەنج کاری نۆژەنکردنەوە و نوێکردنەوەی ژوورەکانی خانووەکەمان بۆ ئەنجام دەدات. ڕاستی کارێکی مرۆیی و باشە. ئێمە توانای داراییمان بەو شێوازە نییە کە بتوانین ئەو کارە بکەین. من تەمەنم 18 ساڵ بوو کە بوومە سەرباز و لە بەشی تانک و زرێپۆش بووم. ئێستا زۆر خۆشە کاتێک دەبینی چه هەستێکی زیندوو لە ناو گەنجان هەیە. پرۆژەکان دڵخۆشکەرە. پێشتر چەند جارێک کاری نۆژەنکردنەوە بۆ جەنگاوەرە خانشینبووەکان کراوە بەڵام ئەو یەکەم جارە بەو شێوەیە خانووەکانیان بۆ نۆژەن بکرێتەوە و ماڵەکانیان نوێ بکرێتەوە بە جۆرێک لە زەویەوە بۆ بنەمچە و لە پەنجەرەوە بۆ بەشی ناوەی خانووەکان. کاتێک لە تەلەڤیزیۆن بینم دۆخی و جەنگاوەرە خانە نشینانە لە چ دۆخێکدایە بینم کردەوە کاریشی تایبەتیان بۆ ئەنجام بدەم و دڵیان خۆش بکەم. خۆم هەموو کارەکان دەکەم و دوو یاریدەدەرم هەن. هەستێکی خۆشە کاتێک کاری نۆژەنکردنەوەی خانۆکە تەواو دەکەین و دەبینین ئەوان دڵخۆشن. ژمارەیەک سەربازی خانەنشین لە رووسیا کە تەمەنی هەمویان لە سەروی 90 ساڵیەوەیە لە ساڵی 1972 لە چەند شوقەیەک دەژین بە تێپەڕبوونی کات کەلوپەل و دیوارەکانی شوقەکە تێکچوون. ئێستا چەند گەنجێک بەبێ بەرامبەرکاری نۆژەنکردنەوە بۆ باڵەخانەکانیان دەکەن و کەلوپەلی ڕووناچی ژوورەکانیشان بۆ دەگۆڕن. بەڵێ دەینە سەر بابەتێک کە پزیشکێکی سلێمانی ئامێرێکی تایبەت بە پاکشکردنەوەی دروست کردووە. ئامێرەکە بە هەڵم کار دەکات و هەموو جۆرە ڤایرۆسێک لە ناو دەبات. یەکەم جاریشە لەسەر ئاستی عێراق و ناوچەکە ئامێرێک لەو جۆرە دروست دەکرێت. ئەو پزیشکە داوا دەکات ئامێرەکە بە شوێنە گشتیەکان ببرێت و بۆ قوتابخانەکان ببرێت چونکە لەوێ دەکرێت سوودێکی زۆری لەوێ بگرێت چونکە کۆمەڵی خەڵک لەو شوێنانە تێکەڵاوبوونیان بەیەکەوە هەیە.
بیرکردمان چۆن دەست بە دەست بیدەن بۆ کوژانەوەی ئەم پەتایە و ئەم جائحەیە. ئیتر دەست پێکردمان بە دەمامک و بە ئامیری تاقیمی دەسوهین آخر بەرەهەممان ئەم تونێلەیە جیهازی ئامیری تاقیم تعفیر سنتزایزینگ یعنی تعقیمی هین نییە ئاو نییە بە خاخ نییە ینی سیستمێکەتیایە بە ئەڵتراسۆنیک بە مەوجات فەوقە سەوتیە ئەو مادەی تعقیمە سائلە لکویدە ئیتر ئەبێ بە هەڵم کە بوو ئەمە ئەو ئاوە تقریبا بە تریلیۆنات ذەڕات ئەبێ ئیتر ئەمە سیستمێکە نیودەوڵەتیە عالەمیە ئەو جیهازانە باوەڕ ناکەم ینی بەکەڵ دێت چونکە فۆکسینگی تەڕێ ئەکا و هینەیە کە زەرەری هەیە قەنجاز نییە بەڵام نا ئەم سیستمە ئەلێن نانۆ ستیم ئەم نانۆ ستیمە ئێستا تریلیۆناتی ذەڕاتی تعقیم هەیە لەم ئەم هینە حتا دەرەوە ئێرە هەمی تعقیمە بەم سیستمێکەتیایە جیهازێکەتیایە ئاوەکە یەکسەر ئەیکا هەڵم بە ساردی نە بە گەرمی چونکە ئەگەر ئاگر بەکارهێنامان سترەکچەری ئەو مەتریاڵە ئەو تعقیمە یەکسەر تێکەچێ ئیتر بە کەڵک نایانی بێسوو دەبێ بەڵام ئەمە بە ساردی یەکسەر بە مەوجاتی فەوقە سەوتیە ئەڵتراسۆنێک یەکسەر ئەیکاتە هەڵم و دەست بێکە ئیشەکە. ئەم جیهازە نهائیەن ینی هیچ زەرەری نییە چونکە ئێستا ئەوە تا من ئەلێرەوەستان بۆ هەناسەوش زۆر نۆرمەڵە زۆر تەبیعیە ئەو مەتریالە کە ناوی ئەو جیهازەیە ئەکرێتەوە نانۆستیم ینی نانۆستیم نانۆ خۆی ڤایرۆسەکە 300 نانۆیە ئیتر ئەمە لە ڤایرۆسەکە بچووکتر ئەبێ ئەو زەڕاتی ئەو هینە ئیتر هینە ینی هیچ باوەڕ ناکەم ینی سیستمێکە معتەمەدە لە هەمووی جیهان ئەم سیستمە ئێستا بەکارهێنن طبعا ئەمە هێناردنی لە دەرەوەی وڵات زۆر گرانە ینی لە سین سعرێکە خەیالی هەیە بێجگە لە حەجمی قورسە هێنانی زۆر تەکلیفەکە دروستکردنی ئێرە هەم فرسەتە بۆ ئەو گەنجانە بەکاربێنن قەنجازی بکەن و کولفەی ڕوبعی کولفەی دەرەوەی وڵات نییە. نیازم هەیە بەم نزیکە ئینشاڵە بۆ بەهار پێشەنگایەکە بکەم لە شوێنی گشتی نزیکی 11 ئامێرمان هەیە لەگەڵ دەمامک و ئەوانە هەمی پیشانێ بدەن کە ئێمە بەماوەی ئەم ساڵە نزیکی تقریبان 14 ئامیر و دەمامک و ئەم سەدرێ و شت دەرکردمان ئەوانە هەمی پیشانێ بدەن بۆ خەڵک بزانێ ئەمە دەورمان چی بوو بۆ ئەم جایحەیە. بەڵێ بێگومان جێگەی دڵخۆشیە کە ئامێرێک بەم شێوە زانستیە لەلایەن پزیشکێکی کوردەوە لە کوردستانەوە دروست بکرێت ئەمە هانی گەنجانیشمان دەدات بۆ ئەوەی کە بیرۆکە لە پزیشکێکی بەم شێوەیە کە کارێک لەم شێوەی کردەوە وەربگرن وەجگە لەوەش وەک باسی کرد ئەمە کولفەکەی یاخود تێچۆکەی زۆر کەمترە لەو ئامێرانی کە لە دەرەوە دێن و گرنگترینشتیش ئەوە بوو کە باسیەوەی کرد کە نانۆکانی ئەمە بە ئەندازەیە بچووکە چەند قاتی ڤایرۆسی کۆرۆنا بچووکترە واتە هەموو لاشە و جەستە دەگرێتەوە بەبێ ئەوەی کە جەستە تەڕ بکات و زیانی پێبگەنێت بەس بە شێوەی هەڵم.
هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین و نمونەیان زۆر بێت وە بەم شێوەیەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارم کە بەدڵی دانە بەدانێ ئێوە بێت کە ئێستا بینەر و بیسەرمان بوون زۆر سپاستانەکەم تا کاتێکی تر واتە سبەینێ دەینە وڵاتان بەخواتان ئەسپێرم خواتان